گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوکارم ئەمی لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. لەم بەرنامەیەشدا هەروەک بەرنامەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر پێشکەش دەکەین و تا جێگایەکە مەجال هەبێت وەڵامی پرسیارەکانی بینەران دەدەینەوە. بەڵێ لەلای منیشەوە سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویست، هیوادارین کە لە هەر شوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەی خۆتان لەگەڵمان بن. بینەرانی عزیز 28 گەلاوێژ ساڵڕۆژی دەرچوونی فەرمانی جیهادی خومینی دژ بە خەڵکی کوردستان بەڕێوەیە. 42 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 28 گەلاوێژ کۆماری ئیسلامی لە کاتێکدا کە هێشتا پتر لە چەند مانگ لە تەمەنی دەسەڵاتی تێپەڕ نەبوو بوو تەواویە و ئیمکاناتێکە لە ڕژیمی شاوە وەک میرات بۆی بەجێما بوو و توانی بووی لەو ماوە کورتەدا وەگەڕیان بخات لە پێناو سەرکوتی جەماوەرێک لە کوردستان بەکاریان بێنێت کە دەیانویست لە دەستکەوتەکانی شۆڕشی خۆیان بەهرەمەند بن. کوردستان لە هەلومەرجێکدا کەوتە بەر شاڵاوی ڕژیمی ئیسلامی کە دەورەیەکی چەند مانگی ڕزگاری لە کوتوبەندی دیکتاتوری ڕژیمی پەهلەویان تەجروبە دەکرد. حیزبە سیاسەکان ئازادانە چالاکیان دەکرد. ڕێکخراوە مەدەنیەکان وردە وردە شکڵیان دەگەر. لە هەندێک لە شارەکان شۆڕەکانی بەرهەمی خەباتی جەماوەری ئەرکی بەڕێوەبردننی کاروباری ڕۆژانی خەڵکیان بەدەستەوە گرت بوو. ڕێژەی جورم و جنایەت لە چاو تواوی حیاتی ڕابردووی ئەم کۆمەلگایە بەلانی کەمی خۆی گەیشت بوو. فەرهەنگ و ئەخلاقیەتی پێشرە و ڕەگەژاوی کرد بوو و وشیاری و شعوری سیاسی گشتی بە ئاستێکی باڵا گەیشت بوو.
ئبتکار و خەلاقیەتی جەماوەری بۆ ساڕێژکردنەوەی خەسارە کۆمەڵایەتیەکان و ئەو زەمانەی کە دەسەڵاتی پەهلەوی لەسەر جەستەی کۆمەلگا بەجێهێشت بوو کەوت بووە کار و هەستی ئینسان دۆست و شور و شۆقی شۆڕژگەرانەی سەرتاسەری کۆمەلگای داگرت بوو. نیگەرانی لەو مەترسیانەی کە لە کوردستان و لە ئاستی سەراسەریدا هەستیان پێدەکرا وردە وردە پەرەی دەسەن. ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و هەر لە یەکەم ڕۆژەکانی پاش ڕاپەڕینی 22 ڕێبەندان هێمای دزیوی مەبەست و ئامانجی ڕاستەقینەی خۆی بە جەماوەر نیشاندا بوو. چەند مانگ پێشتری یەکەمین بەهاری ئازادی خەڵکیان لە شاری سنە شەڵاڵەی خوێن کرد بوو. پیلانگێڕی هەڕەشە و خەت و نیشان کێشانی بەردەوام پشگیری و بەهێزکردنی تاقم و گروپی کۆنەپەرست و پشتیوانی لە پاشماوەکانی کۆنەپەرستی دەرەباگایەتی نائەمکردنی فەزای شارەکان لە ڕێگای جێگیرکردن و دامەزراندنی بنکەی چەکداری سەر بە ڕژیم تەواوی ئەمانە زایڵەی شومی ئەو مەترسیانەی کە لە ڕێدابوون بە گوێ خەڵکی کوردستاندا چرپات بوو. لەو ڕۆژانەدا کۆمەڵە سەرڕای تەواوی ئەم کارشکێنی و کۆند و کۆسپانی کە لە ناوخۆی کوردستاندا دایانخستە سەرڕێگای هەڵی دەدا خەڵک لە ئەو مەترسیانی کە لە ڕێدابوون ئاگادار بکات. جەماوەری خەڵک بۆ مەقاومەت و بۆ خۆڕاگری بەرامبەر بە هێرشێکە لە ڕێدابوو ئامادە بکات. هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێش بەشێک بوو لە پیلانێکی سەراسەری بە مەبەستی ئەستاندنەوەی تەواوی دەستکەوتەکانی شۆڕژ و سەرکوتی ئەو جەماوەرەی کە بۆ ڕزگار بوون لە دەست سەروەری پەهلەوی و بەهرەمەندبوون لە ژیانێکی شیاوی ئینسان ڕاپەڕی بوون. خۆڕاگری بەرامبەر بەم هێرشە لە کوردستان واها جانانە بوو کە سەری کۆماری ئیسلامی تێیدا لەبەردرا. ئەم خۆڕاگریە دەنگی شۆڕشی ئێران بوو کە لە کوردستانەوە دەبیسترا و بەگوێی خەڵکی هەموو ئێران و جیهان دەگەیشت. ئەو خۆڕاگریە لە ماوەی کەمتر لە 3 مانگدا خومەینی کێشایە پشت میزی و توێش تا ئەم جاریان بە فێڵ و فریوکاری دەرفەتێکی گونجاو بەدەستپێنێت و بڵێسەی ئاگری ئەم بزوتنەوەیە دابمرکێنێتەوە. ئەم وتوێژە هەروەکو چاوەڕوان دەکرا بەهۆی نەسەلماندنی هیچ بەشێک لە مافە سەرەتایەکانی خەڵکی کوردستان لەلایەن ڕژیمەوە بە ئاکامێک نەگەیشت. کاتێک کە چەند مانگ دواتر ڕژیم هەستی بە ئامادەبوون کرد سەر لە نوێ هێرشی نظامی خۆی دەست پێ کردەوە. لە ماوەی ئەم 42 ساڵەدا ڕێگایەکی سەخت و دژوار تێپەڕکرا، بەڵام خەڵکی کوردستان لەم تاقیکردنەوە مێژوویەدا سەربەرز هاتە دەرێ. بزوتنەوەی عادڵانە و ئازادی خوازانەی ئەم خەڵکە تووشی گەلێک هەوراز و نشێ و بەڵام زەوی لە ژێر پێی ڕژیم لە کوردستاندا هەمیشە داغ بوو. شۆڕش لە ئێران شکستی پێهات، بەڵام بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستان لە شکل و شێوەی جۆرا و جۆردا درێژەی بە ژیانی خۆیدا. بێگومان 42 ساڵی ڕابردوو دەورانێکی سەخت و دژوار بووە بۆ خەڵکی کوردستان، بەڵام بەو ڕادەیە دژوار کە ئەگەر سەریان بۆ دەسەڵاتی ئەو ڕژیمە دانەنواندوایە تووشی دەبوون. ئەمڕۆ لە هەلو مەرجێکدا یادی 42 ساڵەی دەستپێکی ئەم خۆڕاگریە پڕشکوێ ڕێز لە دەگرین کە تەخت و بەختی کۆماری ئیسلامی لەژێر زەختی خەباتی جەماوەردا کەوتۆتە لەرزین و ڕیزەکانی ئەو ڕژیمەی شبرزە کردووە. بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی هێمن سەبارەت بە کۆژران و برینداربوونی کۆڵبەران لە سنوورەکانی کوردستان راپۆرتێکی بۆمان ناردووە کە وێڕای دەستخۆشی لەو ئازیزە سەرنجدانی بۆ بیستنی ڕادەکێشم. هێمن نووسیەتی ڕۆژ نییە هەواڵی کوژران وەیان برینداربوونی زەحمەتکێشێکی کۆڵبەر لەسەر سنوورەکان نەبیستین. هەواڵەکە سادەیە و لە ناو ئەم هەموو هەواڵی توندوتیژی و کوشت و بڕ کە ناوچەکەی ئەمەیداگرتووە زۆر سەرنجڕاناکێش و دێت و دەڕوات. بەڵام لەگەڵ هەر ڕووداوێکی لەو چەشنە بنەماڵەیە خەمبار و هەناسە سەرد و بێناناوەڕ دەکەوێتەوە. خەڵکی ئاوا یەکیان گەڕەکێک ئازیێتبار دەبن، مناڵانێک بێباوک دەکەونەوە،
ڕژیم دەستوری بەهێزەکانی لەسەر سنوورەکان داوەکە دەست نەپارێزن و وەکو ئەوەی کە سەهمیەی بۆ دیاری کردبن دەبێت هەموو ڕۆژێک هەواڵی جنایەتێکی بۆ بەرنەوە. کوشتن و هەڕەشەکردن لە گیانی کۆڵبەران وەسیلەیەکە بۆ ئەوەی بەشێک لە داهاتی مەمرۆمژەی ئەو کۆڵبەرانەی کە ڕێگایان پێدەدرێ و یان گیانیان دەرباز دەکەن وەکو باج و ڕشوەت بە تاڵان بەرن. ئەوە سەرباقی ئەوەیە کە جاروباریش ئەم یان ئەو هێزی چەکداری ئۆپۆزیسیۆن بەشی خۆیان لەم خەڵکە هەژارە باش دەستێنن. ئاخۆ ئەم دوای ئەم هەموو ڕێگری و تاڵان و بڕینەدا گیانیشیان دەرباز دەکەن. بەپێ ئامارە ناڕەسمیەکان بەراورد کراوە مانگانە زیاتر لە 18 کۆڵبەر دەکوژرێن و زیاتر لە 30 کۆڵبەریش بریندار دەبن. هەر بۆ پێەیە کەلوپەری زیاتر لە 100 کۆڵبەریش لە مانگێکدا تاڵان دەکرێت. گەلێک جار کۆڵبەرێکە بریندار دەبێت لە ترس ئەوەی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر نەکرێت و نەکەوێتە بەر لێکۆڵینەوە و تۆمەتی جیاجیا بە ناچار ناچێتە نەخۆشخانەکان و هەر لە ماڵەکانی خۆیان و بە شێوەی سەرەتایی تیمار دەکرێت و یان ئەوەی کە بە دزیەوە دەگوازرێتەوە بۆ شارە سنوورەکانی هەرێمی کوردستان و لە نەخۆشخانەکانی ئەوێ دەرمان دەکرێت. سەرەڕای ئەم هەموو مەترسیانەی کە لە ڕێگادایە بەهۆی پەرەسەندنی ڕۆژ لە دوای ڕۆژی بێکاری دیاردەی کۆڵبەری بە شێوەیەکی بەرچاو پەرەیسەندووە. زۆر سپاس بۆ هێمنی بەڕێز، هیوادارین هەروە لە پەیوەندیدا بیت لەگەڵمان. ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ژیانی ئەمڕۆ بفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناکرێ خاوەنی نان لێم ناکرێ لێم ناکرێ خاوەنی نان لێم ناکرێ هەنایەکێم پەنگاوەتە دین و گەرۆ هەنایەکێم پەنگاوەتە
کەسم هەموو ڕۆژێ هەژین هەژین من ئەو کەسم هەموو ڕۆژێ هەژین هەژین ژیانی ئەمڕۆمە فرۆشم بۆ کڕینی نانی سبەی ژیانی ئەمڕۆمە فرۆشم بۆ کڕینی نانی سبەی ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەژین هەژین ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەژین هەژین ژیانی ئەمڕۆم دەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناپرێ خاوەنی نان لێم ناگڕێ لێم ناپرێ خاوەنی نان لێم ناگڕێ هەلایەکێم پەنگاوەتە بین و گەروم هەلایەکێم پەنگاوەتە بین و گەروم ئەیدا دەیدان ئەیدا دەیدان لەم بازارە بێڕۆژ لەدا ژیانە زانیانان 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 لەم بازارە بێڕۆژ بینەرانی ئازیز پەرەسەندنی چالاکی ژینگە پارێزی لە هەموو ناوچەکانی کوردستان یەکێک لەو دیاردە شارستانیانەیە کە دەتوانی بەڕاشکاوی بڵین یەکێک لە بەرهەمەکانی بزوتنەوەی شۆڕشگەڕانەی کوردستانیشە لە کاتێکدا کە کۆماری ئیسلامی ئێران نەک هەر ئەرکی خۆی لەم بابەتەوە وەکو دەوڵەت بەڕێوە نابات بەڵکو دەوری سەرەکیش دەبینێت لە وێرانکردنی ژینگە لەم بەرنامەیەدا دەمان هەوێ قام بخەینە سەر لایەنێکی دیکەی گرنگی ژینگە پارێزی ئەگەرچی پاراستنی ژینگە ئەرکی دەوڵەت و حکوومەتەکانە و بۆ پێشگرتن لە وێرانبوونی ژینگە دەبێت دەوڵەتەکان بخرێتە ژێرگوشارەوە بەڵام یەکە بە یەکەی دانیشتوانی گوێی زەویش تا ڕادەیەک دەتوانن سەهمێکیان لە بەرگرتن لە وێرانی لە ڕاددە بەدەریدا هەبێت مرۆڤەکان سربەخۆ لەوەی کە دەوڵەتەکان تا چەندە ڕۆڵی خۆیان لە پاراستنی ژینگەدا ئەنجام دەدەن دەتوانن ئەخلاقی ژینگە پارێزی خۆیان بەهێز بکەن ئەخلاقی ژینگە پارێزی چەشنێک لە هەڵسوکەوتی ئینسانی بەرپرس و خاوەن شارستانیەتی ئەمڕۆیە کە بەبێ ئەوەی لەلایەن کەسەوە وریا بکرێتەوە ڕێز بۆ سروشت ژینگە و یاسامەندیە ژینگەیەکان دادەنێ و خۆی بە بەرپرسی پەیڕەوکردنی پاراستنی ژینگەکەی خۆی بزانێ و تێدەکۆشێت لە چوارچێوەی اختیارات و سنووری ژیانی خۆیدا لە پاراستنی ژینگەدا دەور و نەخشی هەبێت هەر ئەوەی کە کەسەکان لە بەکارهێنانی کارەبا ئاو یان هەر شتێکی دیکەدا زیادەڕەوی ناکەن هەر ئەوەی کە ئینسانەکان گرنگی بە پاک و خاوێنی و بێهداشت دەدەن و خۆ لە فڕێدانی زبڵ و زاڵ لەسەر شەقام و کۆڵان و شوێنە گشتی و پارکەکان دەبێرن هەر ئەوەی کە مرۆڤەکان هەست بەوە دەکەن کە بوونەوەرانی زیندوی حیوانی و گیانی زنجیرەیەکن لە چەرخەی ژینگە و نابێت لە نێو ببردرێن هەر ئەوەی کە هەوڵ دەدەن بەشێک لە زبڵ و فڕێدراوەکان سەر لە نوێ لێک جاکەنەوە و بەرهەمیان بێنەوە هەر ئەوەندە ئینسانەکان بەبێ بەرنامە و ناپێویست کەڵکدا نایلۆن و کیسەی پلاستیکی و کەرەسەی یەکجار مەصرف
وەرناگرن و هیتر و زۆر شتی کەش گشت ئەم کارە بچووکانی کە بە ئاسانی دەکرێن لە ئاستی خۆیاندا دەتوانین ئاستی سلامەتی ژینگە بەرنەسەرێ. دیارە کەسانێک کە بگەنە ئەم ئاستا لە هەستیاری کە خۆیان ئەم خاڵە سادە و ساکارانە پەیڕەوکەن گومانی تێدانیە کە کەسانی دیکەش هاندەدەن وەک خۆیان سەبارەت بە ژینگە دەوروبەریان هەستیار. ئەخلاقی ژینگەی بەم شێوەیە گشتگیریش دەبێت. هەرچەند لە نیزامێکدا کە پێک هاتەکەی لەسەر بنەمای خاوەنداریەتی چەوسانەوە هەڵاواردن و بەدەستهێنانی قازانج دامەزراوە دەوری تاکە کەس لە پاراستنی ژینگەدا کەمڕەنگ دەبێتەوە و ژینگە لە بناغەوە تووشی دەستێوەردانی قازانج پەرستی و زێدەخوازی دەسەڵاتداران و خاوەنانی سەروەت دەبێتەوە. بەڵام ئێمە وەک کەسانی بەرپرس لە بەرامبەر چارەنووسی کۆمەلگای بەشەریدا ناتوانین سەبارەت بەم بابەتە گرنگ و حیاتیە بێتەفاوت بین و هیچ هەڵوێستێکیشمان نەبێت. کۆمونیستەکان نەتەنیا لە چوارچێوە و سنووری کار و ژیانی خۆیاندا تێدەکۆشن تا سەهمێکیان لە پارێزگاریکردن لە ژینگەدا هەبێت، بەڵکو لێبراوترین خەباتکارانی ڕێگای بربەرەکانێ لەگەڵ وێرانگەریە نیزامی سەرمایه‌داری لە بواری ژینگەدا. ئێمە بە پێی استراتیژی دیاریکراوی خۆمان ناتوانین سەبارەت بە سروشتی دەوروبەرمان بێتەفاوت و کەم تەرخەم بین. نابێ بڵین بەبێ لە بەرچاوگرتنی نیازی ئینسانەکان لە پێناو تەما و قازانجپەرستی خاوەنانی سەرمایەدا زەوی وێران بکرێت. ئاوەکان پیس بکرێن و جوانی سروشت لە نێو ببردرێت. شوێنە سروشتیەکان وێران و تێک بدرێن و کۆمەلگای بەشەری بخەنە بەردەم کونبوونی لایەی ئۆزۆن و توانەوەی سەهۆڵەکان و هاتنە سەری ئاوی دەریاکان و سێڵا و باهۆز و کارەساتە سروشتیەکانەوە. ژینگەکەمان بەگشت جوانی سروشتیەکانیەوە میراتێکی بەجێماوە بۆمان کە پێویستە بیپارێزین و ئێمەش بە هەموو ڕواڵەت و جوانیەکانیەوە بیدەینە دەست نەوەکانی داهاتوو. بینەرێکی خۆشەویستمان لە شاری بۆکانەوە ئاماژەی بە زیادبوونی دیاردەی سوالکردن لە شارەکان کردووە و لەم بارەوە بابەتێکی پڕناوەڕۆکی بۆ ناردوین کە بە سپاسەوە دقی راپۆرتەکەیتان بۆ دەخوێنینەوە. دیاردەی سوالکردن ئەمڕۆ لە کۆمەلگای ئێران یان لە زۆرێک لەو وڵاتانەی کە شار هەژاری بێکاری و نەبوونی یارمەتە کۆمەڵایەتی دەوڵەتەکان بەربینی پێگرتوون لە ئاستێکی بەرچاودا دەبینرێت و دیاردێکی ناشرینی ئەمڕۆی جیهانی ئێمەیە. هۆکاری ئەسڵی سوالکردن دەگەڕێتەوە بۆ دابین نەبوونی کار و پیشە و تەمین نەبوونی ژیان و گوزەرانی کەسێکیان بنەماڵێ. سەرچاوی ئەم دیاردەیە لە نظامی چەوسێنەرانەی چینایەتی و ئەمڕۆ لە نظامی سەرمایەدانیدا دەبینرێت. دیارە لە زۆرێک لە وڵاتانی سەرمایەداری بە حکمی خەباتێکی دوور و درێژ و پڕ لە فیداکاری کرێکاران کۆمونیستەکان و بەرەی چەپی کۆمەلگا بەتایبەت پاش سەرکەوتنی شۆڕشی مەزنی ئۆکتۆبر و دابینکردنی زۆرێک لە داخوازە کۆمەڵایەتیەکانی مرۆڤ لەوانە بیمەی بێکاری، مافی دابینکردنی ژیانی ساڵمەندان، دابینکردنی ژیانی کەمەندامان، خوێندن و بارهێنان لە ئەستۆی دەوڵەت، دابینکردنی بیمەی دەرمانی، ماڵ و شوێنی نیشتەجێبوونی بە هەرزان وای کرد بەشێکی زۆر لە دیاردەی ناحەزی سوالکردن نەمێنێت. هەروەها لە زۆرێک لە وڵاتانی ئوروپاییش بە ڕەچاوکردنی دەستکەوتەکانی شۆڕشی مەزنی ئۆکتۆبری رووسیا و هەروەها هەوڵی بەرەی چەپ و ئازادی خواز توانرا زۆرێک لە مافە کۆمەڵایەتیەکانی دەرمان و ئامۆزیشەکان لەو وڵاتانە بەسەر دەوڵەتدا دابسەپێت. ئەرکی سەرشانی دەوڵەتە کە شوێنی ژیان و کار و حەواندنەوەی بۆ هەموو ئینسانێکی کۆمەلگا کە ناتوانن کار بکەن دابین بکات یان بیمەی بێکاری مافی وایە مافی خانەنشینیان پێبدات. ئەم پارەیە کە دەوڵەت دابینی دەکات لە ڕاستیدا بەشێک لەو کار و زەحمەتەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە کە بە ناوی ماڵیات دەچێتە خەزینەی دەوڵەتەوە. بەڵام لە وڵاتانێکی وەکو ئێران و عێراق و زۆربەی وڵاتانی
ئیسلام لێدرا و وەها مافێک بۆ خەڵکی فەقیر و هەژار بە ڕسمیەت ناناسرێت. لەم وڵاتانە دەوڵەت تەنیا سەرکوت و چۆساندنەوەی بێسنوور و لایەنگەری بێشەرت و مەرجی سەرمایەداران و دز و تاڵانچیان بە مافی خۆی دەزانێ و خۆی تەنیا بە نوێنەری ئەوان چاولێ دەکات. لەم وڵاتانە دەوڵەتەکان کە بۆ خۆیان بەشێکی زۆر لە ئابووری وڵاتیان لەدەستدایە و دەسەڵاتی هێزی نظامیشیان پێەیە بە هەژارکردن و فەقیری ڕۆژانەی زیاتری خەڵک دەشین. سوالکردن دیاردێکە کە لە ئێراندا هۆکارەکەی ڕاستەخۆ دەگەڕێتەوە سەر سیستمی دەسەڵاتدار و دەوڵەتی لایەنگەری و سیستما. زۆر کەس کە ژیانی خۆیان و بنەماڵەکانیان بۆ دابین ناکرێ بە ناچار پەنا دەبەنە بەر دیاردەی سوالکردن و دەست درێژکردنەوە لە مولەو. بێگومان هەموو ئەو کەسانەی کە پەنا بۆ سوالکردن دەبن لە ناخی دەرونیانەوە عەزاب دەبینن و ئارەقی شەرم دەڕێژن. بەڵام حەق وایە کە هەموو ئینسانە ئاگا و بەرابەری خوازەکان لە ڕوانگەیەکی سیاسی و ئینسان دۆستانە چاو لەم دیاردەیە بکەن. نابێت بە هیچ جۆر تەحقیر و بێحورمەتی بۆ ئینسانانە بکرێت کە پەنا بۆ دیاردەی سوالکردن دەبن. ئەوان تاوانبار و گوناحبار نین. ئەوان شایەنی بەزەئی و بە چاوی سووک تماشاکردین نین. ئەوان مرۆڤن و شایانی ڕێز و حورمەتن. ئەو نیزامە دژی ئینسانی و چینایەتیە کە شایانی پاکردنەوەیە لەسەر گوێی زەوی و لە گۆڕنانی هەمیشەیە کە ئینسانەکان ناچار بە سوالکردن و دەستدرێژکردن بۆ ئەو دەکات. ئەوە نیزامی نابەرابەری سەرمایەداریە کە بە پاڵپێوەنانی میلیۆنها ئینسان بۆ سەر شەقامەکان ئەوان دەکات بە سوالکەر. ئەوە ئەم نیزامە نامرۆڤانەیە کە بە میلیۆنها منداڵ کە یاری و خوێندن مافی ئەوانە بۆ کارکردن ڕەوانەی بازاری کاریان دەکات. ئەوە نظامی دژی ئینسانی سەرمایەداریەکە بە میلیۆنان ژنی بێتاوان بۆ لەشفرۆشی پاڵپێوە دەنێت تا ژیانی مەمرەمەژی خۆیان و منداڵەکانیان دابین بکات. هەموو ئەم دیاردە ناحەزانە حاصلی نظامێکە کە لەلایەن کەمایەتێکی بچووکەوە بەڕێوە دەچێت و زۆربەی ئینسانەکان هەر کام بە جۆرێک گیرودەی دیاردەیەکی ناحەزی ئەم سیستمان. لە هەر کۆمەلگایەکدا ئەگەر کاریان بیمەی بێکاری دابین بێت، ئەگەر هەموو ئینسانەکان لە هەموو ماڵ و ژیانی شیاوی مرۆڤی ئەمڕۆ بەهرەمەند بن، ئەگەر دوکتەر و دەوا و دەرمان بۆ هەمووان دابین بێت، ئەگەر ئاموزش و خوێندن مافی هەموو منداڵان تا تەمەنی 18 ساڵی بێت، ئەگەر بەهرەمەندی لە ئاو و بەرق و تۆڕی ئینترنێت و هەموو بەهرەمەکانی دەستی مرۆڤی ئەمڕۆیی لە بەردەست هەمووان و بۆ هەمووان بێت، چه پێویست دەکات ژمارەیەک ئینسان پەنا بۆ سوالکردن و دەستدرێژکردن لە مولەو بکەن؟ چه پێویست دەکات لەسەر شەقام و کۆڵانەکان لە چلەی هاوین و لەسەر مای زستان شاهد بین کە ژنانی بێئیمکان لەسەر کارتۆنیان چارشێوە ڕەشەکەیان منداڵە خنجیلانە و جوانکیلەکەیان ڕابکێشن بۆەوەی پیاوانی بێهەست و گیفان پڕ بەلایاندا بڕۆن و پاریان پێ بدەن. بێگومان وەها دیارتێک کە نەک تاوانی ئەو ئینسانانە بەڵکو تاوانی سیستمی نابەرابەر و دژی مرۆڤی سەرمایەداریە کە بە همەتی خەباتی یەکگرتوانە و هوشیارانەی کرێکاران و زەحمەت کێشان دەبێت تێکەوە بچڕێت و سیستم و نظامی عادڵانەی سوسیالیستی جێگەی بگرێتەوە. بله بله قربان، زندگی نرماله، یه سال کار کرد، یه شب شام کفاره. بله چشم قربان، زندگی نرماله، به جز اینم نمیگیم مبادا کی جرم باشه. بله بله قربان، زندگی نرماله، یکی تو گور خوابه، یکی 10 تا برج داره. بله چشم قربان، زندگی نرماله، حقمونو نمیخوایم مبادا کی جرم باشه. قربان پایینو دیدید، سفره خالی رو دیدید، شما نورتون زیاده، شهر تاریکو دیدید، اینجا که باریکه کمر چون خونا رو مکیدید، اینجا که کثافتتون رو از بالا میریزید. دیدید چقدر فرق داریم، دوریم ازتون، بلیت نمیخواد دعوت منی تمتون. پسر برو تو اتاق آقا رو نترسون، ایشون کنه و پاره ندیدن نه حتی از دور. قربان نظاره کنید، شما ستاره شدید، با کرسوی نور همینا که اعدام میکنید. شما با اشتباه رشد کردید، به جای توبیق نقد منتقدم بریدی تا اراده کنید. قربان شیرین کنید کامتون رو، تلخ کلامم، اینجا مردم فقط زندن، زندگی ندارن. بچه های ما شبا سر رو گشنگی میذارن، ببخشید وجدانای شما چجوری میخوابن.
بله بله قربان زندگی نرماله یه سال کار کرد یه شب شام کفاره بله چشم قربان زندگی نرماله به جز اینم نمیگیم مبادا کی جرم باشه بله بله قربان زندگی نرماله یکی تو گور خوابه یکی 10 تا برج داره بله چشم قربان زندگی نرماله حقمونو نمیخوایم مبادا کی جرم باشه کل دنیا از مردمش حمایت میکرد دولت ما مسئول نبود شکایت میکرد به معترضا برچسب اغتشاشگر میزد به زندان کفایت میکرد نه جنایت میکرد بیشک ما رکورد زدیم ما تنها کشوریم که واکسنش فرق داشت مرفه و فقیر تو اصل علم زن و واسه زیباییش میزنیم با ون پلیس میدوزیم ناکجا میبریم سبد خرید خالی تو سفره نفتم نداریم دنیا تو مریخ و ما تو یه قهقراییم مرده هایی که باید تو فکر مرگم نباشیم چون حتی پول سنگ قبر و کفن و دفنم نداریم من آژیر خطر رو زدم تا گوشو بسوزه گرسنه هایی داریم که فرصتشون یه روزه اون لب مرگ و بوسیده کجاست کی میدونه لااقل یکی بره براش لالایی بخونه بله بله قربان زندگی نرماله یه سال کار کرد یه شب شام کفاره بله چشم قربان زندگی نرماله به جز اینم نمیگیم مبادا کی جرم باشه بله بله قربان زندگی نرماله یکی تو گور خوابه یکی 10 تا برج داره بله چشم قربان زندگی نرماله حقمونو نمیخوایم مبادا کی جرم باشه میترسیم از سال بعد از اجاره خونه از مدرسه هایی که وسط بیابونه پرنده پر نمیزنه تا بیاب و دونه این زندگی نرمال یا بیمارمونه جنس بیکیفیت اینجا مثل طلا میمونه کارگر دو شیفت میدوه پراید فرار میکنه توی این چرخه فاسد تلاش میخوره سیستم واسه یکی 1 میلیون رو فدا میکنه واسه مالکشا که تو آمریکا مست فسادن برون ریزی عقده تخلیه یه فاضلابن اینجا چپ و راست نداره همه یه جناحن میگیم گیر باطلاقی میگن پی اصلاحن احیانا چیزی هست که بهتون بر بخوره احیانا فکر کردین شهروند بردتونه مردم نون نخورن نون شما چرب بمونه قربان گفتنم دلیل گیجی سرتونه تانکرای نفت تو صف تو راه رفت لاله های سرخ فرش دلار سبز شهر پر از مقصود صدای مرگ مسحور پول و روح رجال پست بدون جناحیم دنبال رهایی دستای گره به هم زنجیر انسانی بدون جناحیم دنبال رهایی قدرت اتحاد تقدیر خود ماییم تانکرای نفت تو صف تو راه رفت لاله های سرخ فرش دلار سبز شهر پر از مقصود صدای مرگ مسحور پول و روح رجال پست تانکرای نفت تو صف تو راه رفت لاله های سرخ فرش دلار سبز شهر پر از مقصود صدای مرگ زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی 15 مانگی گەلاوێژی ئەم ساڵ یەکێک لە پێشمەرگە گەرینەکانی کۆمەڵە لە شاری سنا کاکسەلاح شەریعەتی ناسراو بە خەبات بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە گیانی لەدەستا و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. کاکسەلاح شەریعەتی لە دایکبووی شاری سنا کەسایەتیەکی ناسرا و خۆشەویست و جێگای متمانەی خەڵک بوو. کاکسەلاح لە ساڵی 1378 پەیوەندی کرد بە کۆمەڵە و هاتە ناو ڕیزەکانی پێشمەرگەکانی کۆمەڵەوە. بە دوای ماوەیەک بەهۆی کێشەی بنەماڵەی ناچار بوو بگەڕێتەوە بۆ شاری سنا. کاکسەلاح دوای گەڕانەوەشی بۆ نێو شاری سنا هەتا دوایین ساتەکانی ژیانی هەر لەسەر ئەو ڕێبازە مایەوە و سەری بۆ ئەم ڕژیمە جەنایەتکارە دانەنواند و هەر وەک هەمیشە خۆشەویست و جێگای بڕوای خەڵک بوو. بەداخەوە نەخۆشی شێرپەنجە لەوە زیاتر مەجالی بەجەستەی کاکسەلاح نەدا و لە ڕۆژی 15 مانگی گەلاوێژی 1400 هەتاوی دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی کاکسەلاح شەریعەتی و هەموو خزم و دۆستانی کاکسەلاح و هەروەها لە شاری سنە دەکەین خۆمان با شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ڕۆژی چوارشەمە 20 مانگی گەلاوێژ هاوڕێ محەممەد عەلی بەڵکاند و ناسراو بە محەممەد عەلی باوان پێشمەرگەی دیرینی کۆمەڵە و خەڵکی گوندی باوانی سەر بە مەحاڵی سۆما لە کارەساتی تەقینەوەی کەپسولی گاز لە ناو ماڵەکەیدا گیانی لەدەستا. کاک محەممەد عەلی لە بنەماڵی زەحمەتکێشی گوندی باوان لە دایک بوو و لە منداڵیەوە لەگەڵ کار و پێرەوەری گەورە بوو و زوڵم و زۆری چێشت بوو. کاک محەممەد عەلی کەسایەتێکی تێکۆشر و خەباتکار بوو. کاک محەممەد عەلی ساڵی 1362 هەتاوی هاتە نێو ڕێزەکانی کۆمەڵەوە.
هاوڕێ محەممەد عەلی دوای واسهێنانی لە پێشمەرگایەتی و گەڕانەوە بۆ لای بنەماڵەکەی وەکو کەسایەتێکی خۆی ڕاگرت و هەرگیز سەری بۆ دژمندان نەلوان. ئەو هاوڕێە ڕۆژی چوارشەمە تووشی ئەو کارە سادە هات و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی کاک محەممەد عەلی و هەموو خزم و دۆستانیان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان بزانین. یادی عەزیزی بەرز و بەڕێز بێت. بەداخەوە ڕۆژی جومعە 22 مانگی گەلاوێش دایە شەریفە شەریفی ماڵەوەی لە ژیان کرد. دایە شەریفە کەسایەتێکی ناسرا و تێکۆشەر و دڵسۆز و خۆشەویستی شاریس نەبوو. زۆر بەداخەوە بەهۆی نەخۆشی لە تەمەنی 88 ساڵیدا دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاوایی لە ژیان کرد. تەرمی دایە شەریفە ڕۆژی جومعە لە ناو ئاپۆڕی خەڵکی شاری سنات بە خاک سپێردرا. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی دایە شەریفە و هەموو خزم و دۆستان و بە تایبەت شاری سنات. یادی عزیزی دایە شەریفە بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی عزیز بەم جۆرە شاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بکەنمان. هەر شاد بن و بەختەوەر ماڵەوە.